لەگەڵ هێرشی تیرۆریستانی داعش حکوومەتی هەرێمی کوردستان دەستی کرد بە پێکهێنانی لێژنەیەک بۆ کۆکردنەوەی ئەو بەڵگانەی دژی تیرۆریستانی داعش کە لە دهۆکە هەیئەی تحقیق و جەمع الئەدلە دوای ئەوەی لێکۆڵینەوە لە دۆسیەی برا ئێزدیەکان کرا بۆ ئێمە ڕوون بۆ کە تەنها ئێزدیەکان نەبوون ئەم جینۆسایدە دەرحەقیان کرا بەڵکو پێکاتەکانی مەسیحی پێکاتەی شەبەک پێکاتەی تورکمان براکاکەیەکان بێبەش نەبوون لە ئەنجامدانی ئەو تاوانە قێزەونەی تیرۆریستانی داعش ئێستا دەستکراوە بە فەرمی لێکۆڵینەوە لە دۆسیەکان هەروەک دەیبینن ئەمڕۆ هەیئەی تحقیق و جەمع ئەدلە لە دهۆکەوە هاتوون برا ئەفسەرەکان و برا لێکۆڵەرۆدادەکان لێرن و لە ناو کەمپەکانی ئاوارە برا مەسیحەکان دەستمان پێ کردووە ئەم هەفتەیە دەست دەکرێت بە کۆکردنەوەی وەرگرتنی سکاڵاکارەی برا مەسیحەکان و پاشان دەست دەکەین بە وەرگرتنی سکاڵای برا تورکمانەکان و لە پاشان شەبەک و لە پاشان کاکەیەکان هیوایەک هەیە کە دادگایەکی تایبەتمەند دروست بکرێ بە تایبەتی ئەوەی ئێمە حەزی ئێمە ئەوەیە لەسەر ئاستی ناوخۆ نەبی لەبەرەوەی لەسەر ئاستی ناوخۆ تەجروبەمان هەیە ئەم گرنگجیەی